سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرتوێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە شەوی قەدر دەکەین. پرسیار ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم شەوی قەدر کام شەوەیە و گرنگی چییە؟ پێویستە موسڵمانان چۆن شەوی قەدر زیندوو بکەنەوە؟ ئەو پەرستشانەی کە پێویستە لە شەوی قەدردا ئەنجام بدرێن کامانن؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. شەوی قەدر بەڕاستی شەوێکی زۆر پیرۆزە، دەکەوێتە مانگێکی زۆر پیرۆزەوە. دەبان دیارە خۆی پەروەردگار کۆمەڵێک شتی بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخشیوە. چەندێک ئومەتی پێغەمبەری خوا تەمەنیان کورتە، بەڵام خۆی پەروەردگار فەزلی خۆی لەگەڵیان ناکردووە. یەکێک لەوانەی کەوە خۆی گەورە بە ئومەتی پێغەمبەری خۆی بەخشیوە شەوی قەدرە کە شەوی پیرۆزی پێ ئەوترێت، کە قورئانی پیرۆزی ئاماژەی پێەکە. بەڕاستی ئەم شەوە ئینسانی موسڵمان ئەبێت زۆر تامەزرۆ بێ پێی بگات، چونکە سێرەکەی ئینسانی موسڵمان بەم شێوەیە خی گەورە بۆیە شەوی قەدری داناوە بۆمان، بزەبەتیش دیاری نەکراوە لە چ کاتێکایە. بۆ حکمت لەمەیە ئەوەیە سێرەکەی لە سەیەکی شەوە دوعاکردن گیرایە، بەس بزەبت نازانی سەیەکی شەوەیە لە 12 شەوەیە یا پێشپار شەوە یا چ کاتێکە، کاتەکەی بزەبت دیاری نەکراوە. بۆ لەبەرەوەی ئینسانی موسڵمان هەوڵ بدا زیاتر هەوڵ بدا عیبادەتی خۆی گەورەی تیا ئەنجام بدا. لەبەر ئەوەیشە شەوی قەدریش دیاری نەکراوە، ئینسانی موسڵمان هەوڵ بدا لەو ماوەیە ئەم قەدرە گەورە بەدەست بێنێت. بۆ پێوترێ شەوی قەدر؟ زاناکان دوو قسەیان لەسەری هەیە. یەکیان ئەفەرمن شەوی قەدر ئەوەیە کەوا خۆی پەروەردگار بە ڕەحم و بەرەکەتی خۆی بۆ ئەو کەسانە قەدر و ڕێزە و کە عیبادەت و خواپەرستی تیا ئەنجام ئەدەن. ڕێی دووەمیان ئەفەرمن شەوی قەدر بەو واتایەت لەبەر ئەوەی جیاکردنەوە و بڕیاردانە کە خۆی پەروەردگار هەموو شتەکانی بە ئەندازە و بە قەدر گرتووە، وەکو چۆن ڕزق و ڕۆزی بۆ دیاری ئەکا، وەکو چۆن ئەجەلی ئەو ئینسانە کۆتایی پێدێ، وەکو چۆن بەختەوەری و خۆشی و سەعادەت بۆ ئەو ئینسانە بێت. زۆر کەسمان هەیە ینی ئەم شەوە پیرۆزە ساڵانی بڵین ساڵی پار چەند کەسێکە بۆ لەگەڵمانە بۆ عیبادەتی کردووە، خۆی گەورە ئەم ساڵی بەنسیب نەکردووە. بۆیە ئێمەی موسڵمان ئەم شەوە گەورە لەدەست نەدەین. بۆ پێی ئەوترێ قەدر لەبەر ئەو هۆکارانەیە، هۆکارەکانی زۆرن. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە قورئانی پیرۆزی تیادا بەزیوە. ینی ئەمە نیشانەی قەدر و ڕێزە کە خۆی پەروەردگار فەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر، خۆی گەورە نازڵی کردووە دای بەزانوە قورئانی پیرۆز. و پاشان سێرەکەی لە شەوی قەدرە ئەو شەوە پیرۆزە خەیر و عیبادەتی باشی تایە کە عیبادەتی 1000 مانگ ئەکات، کە ئەکاتە 82 ساڵ عیبادەت و چەند مانگێک، یعنی بە چەند ساتێکی کەم بە شەوێکی کەم ئینسانی موسڵمان ئەوەی دەست ئەکەوێت. کە خۆی گەورە ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر وما ئەدراکە ما لەیلەة القەدر لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر. لە دوای ئەو یەکتر لە ڕێزەکانی تریشی سێرەکەی تەنەزەل المەلائیکە، لەو شەوەیە بە مەلائیکەتەکانی خۆی پەروەردگار بە سەرپەرشتیکاری جوبرەئیل عەلەیهی سەلات وسەلام ئێتە ئاسمانوی دنیا و ئێتە سەر زەویەوە بەو هەموو مەلائیکەتەوە لەگەڵ ئەو کەسانەی کەوا عیبادەتی خوا ئەکەن کۆ ئەبێتەوە، و مەلائیکەتەکانیش دوعا بۆ ئەو کەسانە ئەکەن، پاڕانەوەیان بۆ ئەکەن، دوعای مەلائیکەتیش لای خۆی پەروەردگار گیرایە و قبوڵە. دیارە شەوی قەدر بریتیە لەو شەوەی کە خی پەروەردگار قورئانی تێدا نازڵ کردووە تا ئاسمانی دنیا بە یەک جوملە دوجار لە مدەی 23 ساڵ پێغەمبەرایەتی پێغەمبەری خوادا سەڵ و سەلامی خوای لەسەر بێ پەیتا بە پێی ئەحداس و دانانی ئەحکام و تەوجیهکردن و ئاراستەکردنی موسڵمانان بۆ ئەوەی کە لە مەسلحەت و لە بەرژەوەندی ژین و دین و قیامەتیانە ئاراستە بکە، قورئان دابەزێتە خوارەوە. جا کەواتە شەوی قەدر دەگەڕێتەوە بۆ ئەو کاتێک کە خوای پەروەردگار قورئانی تیادا ناردۆتە خوارەوە بۆ محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە پێغەمبەری هەموو جیهانە و کۆتا پێغەمبەرە. سەبارەت بەوەی کە شەوی قەدر چی واتایەکی هەیە و چی واتایەک دەبەخشێ،
زانایان چەند هەڵوەسە و چەند قسەیەکیان لەسەر کردووە. یەک لەوانە وەکو ئیمامی زوهری ڕەحمەتی خوای لێبێ دەفەرموێ بۆیە ناونراوە شەوی قەدر لەبەرەوە شەوێکی بەشکۆیە، شەوێکی بەڕێزە، شەوێکی گەورەیە. گەورەی و بەڕێزی شەوی قەدر لە پای گەورەی قورئانە کە کەلامی خوای پەروەردگارە. و هەندێکی کەیان دەڵێن شەوی قەدر مەبەست پێ شەوە گەورەکەیە. ئێمە لە ساڵێک 12 مانگمان هەیە. مانگی ڕەمەزان گەورەترین مانگی ساڵە و لە نێو مانگی ڕەمەزانە شەوێکمان هەیە شەوی قەدرە کە ئەتوانین بڵێن گەورەترین شەوی هەموو شەوەکانی ساڵە لەبەر تایبەتمەندیەکانی خۆی کە هەیەی. و هەروەها هەندێکی کە لە زانایان دەفەرمون بە معنای قەدەر هاتووە واتە ئەو بڕیارانەی ئەو قەزاوەتی کە خوای پەروەردگار لە پێش دروستبوونی خەڵقە وەکو لە فەرمودە سەحیحەکان ئاماژەی پێکراوە 50,000 ساڵ پێشەوەی خەڵق دروستکە مەقادیری هەموو مەکتوب کردووە نووسیوێتیەوە. لە شەوانی قەدردا بڕیاری ئەو ساڵە قەزاوەتی خوای پەروەردگار لەو ساڵە چۆن دەبێ بەیان دەکرێ و دەردەخرێ. وەکو ئەوەی کە چەند کەس لەدایک دەبێت، چەندێک دەمرێ، ڕزق چۆنە، ئەحداسەکان چۆن گوزەرەکە بە مەشیەتی خوای پەروەردگار کە ئەویشە دەلیلە لەسەر عیلم و ئیتقانی خوای پەروەردگار کە هەیە سوبحانەه وتەعالا. ئەوە دەربارەی گەورەی شەوی قەدر و واتای شەوی قەدر کە بە کۆی کەلام دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە شەوی قەدر لە پای گەورەی قورئانە کە خوای پەروەردگار ئەو فەزڵ و ڕێزە گەورەی پێبەخشیوە. شەوی قەدر هۆکاری ڕێزتێگرتنی، هۆکاری بە پیرۆز تەماشاکردنی قەدرگرتنی چییە؟ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار کە قورئانی ناردۆتە خوارەوە شەوی قەدری کە لە نێوان تەواوی شەوەکانی ساڵدا جیا کردوێتەوە هۆکارەکەی قورئانە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی پێش قورئانیش تەواوی کتێبە ئاسمانیەکان چ تەورات بۆ موسا، چ ئینجیل بۆ عیسا، چ زەبور بۆ داوود و سوحوف بۆ ئیبراهیم، هەموو ئەم کتێبە ئاسمانیانە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هاتوونتە خوارەوە. معلومی جەنابتانە کە ئەو فریشتەی کە وحی هێناوە بۆ پێغەمبەران پێوترە جبریل بە زمانی قورئان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، خوای پەروەردگار بەهۆی ئەوەی کە قورئانی هێناوە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بووەتە یەکێک لەو فریشتانەی کە ڕێز و شکۆ و مەقام و پلەیەکی بەرزی لای خوای پەروەردگار لە نێو فریشتەکاندا هەیە. و بەهۆی قورئانەوە کە هەدا بەجێوەتە سەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بووەتە سەید الخەلق، نەک هەر بۆ دنیا بۆ قیامەتیش ئەشرەف الئەنبیاء والمرسەلین، لە نێو تەواوی پێغەمبەرانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەرەفێک، کەرامەتێک، ڕێز و پلە و مەقامێکی زیاتری پێبەخشراوە. و لە قیامەتیشە تەنانەت یەکەمین کەسێک کە قەبری بۆ شەق کرێ پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام، یەکەمین پێغەمبەرێک لە نێو تەواوی ئەو پێغەمبەرانی کە خوا ناردن کە 124,000 پێغەمبەرە بتوانێت تکا بکە، بتوانێت شەفاعەت بکە، پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام کە خەڵکی ڕوونێتە هەموو پێغەمبەران لە ئادەم و پێیان، بەڵام هەمویان گێڕنەوە بۆ لای پێغەمبەری خۆمان صلی الله عەلەیه و آله وسەلەم. و یەکەمین کەسێکیش دەرگای باشتی بۆ کرێتەوە هەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو قورئانەوە کە دابەجێوەتە سەر ئەو. و بە هەمان شێوە ئومەتەکەشی خوای گەورە لە قورئاندا فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس، ئێوە باشترین ئومەتن لە نێو ئومەتەکانی تێدا. بۆی چیەوە؟ بۆی دابەزینی قورئانەوە. و مانگی پیرۆزی ڕەمەزانیش خوای پەروەردگار جێ کردوێتەوە و ڕێز و شەرەف و کەرامەتی زیاتری پێبەخشیوە لە نێو مانگەکانی ترا هەر بەهۆی دابەزینی قورئانەوەیە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن. و شەوی قەدریش کە خوای پەروەردگار جیاواز لە شەوەکانی تر کە ئەکەوێتە دە شەوی کۆتایی مانگی ڕەمەزانەوە، خوای پەروەردگار ئەو شەرەفە گەورەی پێبەخشیوە بەهۆی ئەوەی کە إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من ألف شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. كوابو بهوي قرآن ئەم شەوەش بۆتە شەوێکی مبارەک لەناو تەواوی شەوەکانی تردا. قەدر ناوەکەی خۆی بەخۆیەتی واتە ڕێزلێگیراو. جا خوای گەورە خۆی ئیرادەی وایە ڕێز لە کۆمەڵە شتی تایبەتی دەگرێت. هەر شتێکە خوا بێوێ ڕێزی پێ بدات و ڕێزی لێ بگرێ
خی گەورە خۆی ڕێزی ئەداتێ لەناو ئەوانە لەناو هەموو مەخلوقاتە بە خی گەورە ئێمە خۆمان بەکەم نەزانین ئەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەنی ئادەممان ڕێز لێگرتووە لەناو بەنی ئادەمیشە خی گەورە فەرمێ ڕێزی زیاترمان لەوانە گرتووە کە ئەهلی تەقوان إن أكرمكم عند الله أتقاكم أهل تقوى لا إخوان ڕێز لێگیراوە لە بوونەوەرەکانیشە لە شوێنە خی گەورە ڕێزی لە مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە شرافەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم گرتووە لە شەو ڕۆژە خی گەورە ڕێزی لە شەوی قەدر گرتووە لە ڕۆژە خی گەورە ڕێزی تایبەتی لە ڕۆژی جمعە گرتووە و بە ڕێز و بە حورمەت و بە گەورە دایناوە بۆیە بەڕاستی هەر شتێک کە خی گەورە خۆی بیەوێ وەکو لە ئاەتی قورئانە فەرمێ إن الله يعز من يشاء ويذل من يشاء خی گەورە عیزەت و ڕێز و حورمەت ئەدا بە شتانێک کە خۆی بیەوێ و زەلیل و ڕسوایشێکە کەسانێک کە خۆی بیەوێ زەلیلیان کە ئەوەتە هەمومان ئەزانین بە درێژایی مێژوو پێغەمبەران عەلەیهیم السەلات وەسەلام هاتوون هەر کەسێ شوێنی پێغەمبەران کەوت بێ خی گەورە ڕێزی پێدا و گەورەی کردووە هەر کەسێ شوێن پێغەمبەران نەکەوت بێ با لەوە پێش ناوبانگی هەبوو بێ و بەڕێزیش بوو بێ گەورەی قەومەکەیشی بوو بێ وەکو ئەبولجەهل و باقی ئەوانەی کتری کە دیار بوون وەکو فیرعەون و نەمرود و ئینسانەکانی زەمان بەڵام خی گەورە ئەوانەی شوێنی پێغەمبەران نەکەوتن زەلیلی کردن ئەوانەی شوێنی پێغەمبەران کەوتن وەکو بیلالی حەبەشی لە عەبدێکی حەبەشی و ئەیکا بە پیاوێکی زۆر گەورە بەڕێز بە حورمەت ئەم شەوە شەوی قەدرە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ لە شەوانی ئەخیری ڕەمەزانە بۆی بگەڕێن خی گەورە فەرمێ قورئانم لە ڕەمەزانە دابەزاندووە ئەوە تەحدیدە وننزل من القورآن أفرمي قرآنم لو رمضان دا بزاندوه شهر رمضان الذي أنزل فيه القرآن وأيش فرمي لشويكي زور مباركة دام بزاندوه في ليلة مباركة لشويكي مباركة زور بي زوري زانايان أكثريتي زانايان رأيا وايا كالشوي قدرايا كما دم شوي قدر خواي قرأ بهوي بركتي قرآنه ڕێزی لە شەوی قەدر گرتووە و بەهۆی شەوی قەدری شۆ ڕێزی لە ئێمەی ئیماندار گرتووە ئەفەرمێ خەڵقانی پێش ئێوە وەکو فەرمایشتەکە هاتووە شەوان جار بووە 1000 مانگی ڕەبەق عیبادەتیان کردووە بەڵام ئێوە بە یەک شەو خی گەورە بەهۆی شەرافەتی شەوی قەدرۆ پێش ئەوانتانەخا خەیر من ئەلفی شەهر باشترە و پیرۆسترە لە 1000 مانگی ئەوان چونکە ئەمە هەم بەرەکەتی قورئانە هەم بەرەکەتی پێغەمبەرگیانە صلی الله علیه وسلم نوری چاوانمان مسلمانان پێویستە ئینسانی مسلمان شەوی قەدر زۆر بەگرنگ بگرێت ئەو شەوانە وەکو عەرزم کردن کە نازانرێت کاتەکە و ساتەکەی کێیە بەڵام شەوی قەدر لە شەوە تاکەکان زیاتر و لە دەشەوی کۆتایی دەست پێ ئەکا بزەبت نازانرێت چونکە یەکم جاری وایە مانگی وایە ڕۆژی لێ خوراوە بزەبت جاری وایە نەخوراوە جاری وایە بزەبت دقیق نازانرێت کاتەکەکەیە بۆیە شەوی قەدر لە دەشەوەکە ئینسانی مسلمان بتوانێت ئەم دەشەوە زین و کاتەوە بە عیبادەتی خۆی پەروەردگار بۆیە پێغەمبەری خۆش لە فەرمودەکە ئەفەرمێ إذا قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه أفرمي هر إنسانك من قام ليلة القدر هر كسيك هر إنسانك ليلة القدر زيندو بكاتوا عبادتي تيابك خوا پرستی تيابك خوا لخوي رازيك بو عبادتاني بهمو معنى عبادتك هو شو عبادت تنها بريتيني لنوش تنها بريتيني لذكر تنها بريتيني لدعاء كردن همو أمانة أقريتوا عبادتي خوي پروردگار لما خير وخيراتش بعبادت أنوسي هاو كاري كدني خلقي أنوسيت بعبادت بوت عبادتي خوي پروردگار لم شوانا غفر له ما تقدم من ذنبي بهوي زينو كدنوي أم شوانوا خوي قوري لقناها كانت خوش بيت چند خوش إنسان خوي قوري لي خوش بيت بقاته كخوي قوريش لإنسان خوش بو بهشتي خوي پروردگاري بنسيب أبيت
شەوی قەدر من حەزەکەم لێرە ئاماژە بە شتێک بدەم ئەویش ئەوەیە پێشینی ئەم ئومەتە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ دەدانە سێدانە ڕۆژ یاخود سێدانە شەو لە مانگەکانی ساڵە بەلایەنەوە گرنگ بووە. یەک لەوانە دەی یەکەمی محەڕەم کە ئەوە دە ڕۆژی گرنگە و هەروەها دەی یەکەمی ذیلحیجە کە ئەوە دە ڕۆژی گرنگە مسلمانان و سەلەف و پێشینی ئەم ئومەتە گرنگی و تایبەتمەندی خۆیان پێداوە و هەروەها دەی ئاخری ڕەمەضان. دەی ئاخری ڕەمەضان دیارە تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی کە ئەو شەوە گەورەیە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دەربارەی ئەو شەوە لە یەکێک لە فرمودەکانیان ئەفەرموێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک شەوی قەدر زیندوو کاتەوە و بەرز ڕای بگرێ ئەوە دەبێتە مایی ئەوەی کە خوای پەروەردگار لە گوناهەکانی پێشووی خۆش ببێ کەواتە ئەم شەوە تایبەتمەندی خۆی هەیە. شتێکی کە بمێ باسی بکەم ئەم شەوە دیار نییە چی شەوێکە لەو دە شەوەیە بەڵێ ئێمە هەندێک فرمودەمان هەیە باسی هەندێک شەوەکەوەکو فرمودەکەی بوخاری مسلیم کە باسی شەوی 27 دەکا و هەندێک باسی 21 و هەندێک باسی 23 بەڵام کۆی هەردە شەوەکە پێویستە ئینسانی مسلمان گرنگی خۆی پێبدا بۆ ئەوی بتوانێ شەوی قەدر بەدەست بێنێ چونکە زانایانی فرمودەناس محققین بە واتایەکی کە یعنی دەڵێن دەکرێت شەوی قەدر لە ساڵێک لە 23 بێ لە ساڵێک لە 25 بێ لە ساڵێک لە 27 بێ ئەمەش دیارە بە دەلیلی ئەوەی کە هەندێک لە فرمودەکان ئەوە بە تێک ڕاباسیەکەن ئەوان هاتوون جەمع و تەوفیقی ئەو قەزیان کردووە و تەئکید لەوە ئەکەنەوە کە شەوی قەدر لە داهەمین شەوی کۆتایی ڕەمەزانایە. ئەمە لەلایەکی کە دیاری ناکەن و دەڵێن ئەو شەوە دەگوازرێتەوە لە ساڵێکەوە بۆ ساڵێکە فەرقی هەیە. ئەو فرمودەی کە لە عەبدوڵای کوڕی مەسعودەوە دەیگێڕنەوە تەئکید لە شەوی 27 کاتەوە زانایان دەفەرمون مەبەستی پێ ئەو ساڵەیە کە شەوی قەدر لە شەوی 27 بووە. جا بۆیە پێویستە ئەو کاتە ئەو فرسەتە ئیلاهی کە خوای پەروەردگار داوێتی بە مسلمانان زایی نەکەن. ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرموێ ئەم دەرفەتە بەسە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار بە بەندەکانی بڵێ من ئەمەوێ لێتان خۆش ببم. یعنی بەڕاستی کاکە من ئەمە دەرفەتێکی زۆر گەورەیە پێویستە مسلمانان زایی نەکەن. کاتەکە زۆر کەمە تەنها یعنی بەڕاستی ئیرادەیەکی ئەوێ کە مسلمانان بڵێ مسلمانان بە تایبەتی گرنگی خۆی پێ بدەن و نێڵن زایە بێ و زۆر لە هەموو ئەو شتانەی کە ئێستا لە بەردەسە کە زەوری حیاتە هەمی وەلا بنن بیخەنە لایەک بەدەستهێنان و تەحقیقکردن و بێبەش نەبوون لە شەوی قەدر هەمی گەوریان بێ و هەوڵ بدەن نێڵن زایە بێ. شتێکی تر یعنی شەوی قەدر خێری 1000 ساڵی هەیە 1000 مانگی هەیە عەفوەن. ئەگەر ئەم 1000 مانگە تەقسیمی 12کەی 83 ساڵ و ئەوەندە ئەکە ئەگەر فی 12 بکەی ئەکاتە 1000 ساڵ. ئەم 1000 ساڵە یعنی ئێمە لێرەوە جارێکە ئەگەینەوە ئەو شوێنی کە ئومەتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت تەمەنیان لە مابەینی عەلە العوموم بەگشتی لە مابەینی 70 بۆ 60 بۆ 70 ساڵ. نادیرن خەڵکانێک سەرەکە دەچێتە 90 سەدەکان و یاخود زیاتر یا کەمتر. کەواتە ئێمە ئەو فەزڵە خوایی کە پێی داوین کە کەڕەمی خۆیەتی کەمەتی خۆیەتی بۆ سەر ئومەتی ئیسلام بۆ سەر ئومەتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆ ئەوەیە کە ئێمە لە ڕۆژی قیامەت یعنی خاوەنی چاکەیەک بین خاوەنی پاداشتێکی ئیلاهی ئەوەندە بین کە بە ئومەتەکانی کا ڕابگەین و بتوانین لە بەرامبەریان ئێمە فەخر و شانازی بە ئومەتبوونی خۆمانەوە بکەین کە ئومەتی پێغەمبەری خوای سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. جا بۆیە گرنگە مسلمانان ئیحتیمامی خۆی پێ بدەن و زایی نەکەن و بە جۆش و خرۆشەوە. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هەر کاتێ بکەوتایەتە شەوی دەهەمی کۆتایی ڕەمەزان خۆی دەپێچایەوە وەشدە میئذرەه خۆی دەپێچایە خۆی چست و چالاکە کرد بۆ ئەوەی بتوانێ لەو دەشەوە بەندەیەکی خوای پەروەردگار بێ و بتوانێت تەواوی ئەو پەرشانانی کە پێویستە بیکە و ئەنجامی بدا و ئەنجامی بدا. جا لە جێگەیەک پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەوەندە حەریص بوو بێ بۆ ئەوەی بگاتە تەحقیقکردنی شەوی قەدر ئەبێ ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا چەندێک حەریص بین. بۆیە پێویستە ئێمە چاو لە پێغەمبەرەکەی خۆمان بکەین سەڵات و سەلامی خوای لەسەر بێ
و هەوڵ بدەین ئەو چەند شەوە زایانەکەین و بەدەستی بهێنین. مسلمانان ئێمە ئەبێ چاو لە پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە نزیک بۆتەوە لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان کە پێوترێ عەشری ئەواخر، ئەو دەشەوە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام خۆی کۆ کردوێتەوە، خۆی ئامادە کردووە، خێزانەکانی بەخەبەر هێناوەتەوە، هەمووی ئامادە کردوون لەو دەشەوە بۆ ئەوەی ئەو ئەجر و پاداشتە فراوانی قەدر بۆ ئێمەش کە شوێنکەوتوی پێغەمبەرین عەلەیهی السەڵاتو وەسەلام بەدەستی بێنین زیندوی بکەینەوە، ئەوە پێغەمبەری خوا هەمیشە وای کردووە. بۆیە مسلمانان ئەبێ ئەوە لە کیس خۆیان نەدەن و ئەو خێرە گەورە کە خوای گەورە فەرمێ خەیر من ئەلف شەهر، هەزار مان کە ئەکاتە هەشتا و ئەوەندە ساڵ و چەند مانگێکیش، ئەمە ئەجر و پاداشتە فرسەتێکە تەمەنمان ئەڕوا و کۆتایی پێدێ. بۆیە فرسەتێکە کە ئەبێ ئەمە بتوانین ئەو فرسەتانە بقۆزینەوە بە شەوێک لە شەوەکان کە خوای گەورە ئەو شەوەی نازڵ کردووە، دیاری کردووە بەهۆی دابەزینی قورئانەوە، پیرۆزی کردووە، بە قەدری داناوە، ئێمە بتوانین ئەو شەوانە زیندوو بکەینەوە بۆ ئەوەی بەر ئەجر و پاداشتی خوای پەروەردگار بکەوین. هەروەکو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم و سەحابەکان بە 2 مانگ پێش ڕەمەزان ئەیان فەرموو اللهم بلغنا ڕەمەضان، لە ڕەمەزانیشە بە شەوق و زەوقێکی زۆر زۆرە چاوەڕوانی شەوی قەدریانە کرد. ئێمەش ئەبێ شاگردی ئەوان بین. خوای گەورە کەوێتی بە قسمەتمان، من تۆ باقی مسلمانان شکر کەوتوینتە ناو ڕەمەزان، لە ڕەمەزانیشە وا وردە وردە لە شەوی قەدر نزیکە بینەوە. حەقە زۆر تامەزرۆی بن. من خۆم بۆ خۆم کە قەدەر و ویستی خواوە بووە لە 12/5/2015 جەڵدە لێیاوم، 2 جار جەڵدە لێیاوم بە قورسی. هەموو دکتۆرەکان وتویانە ئیلا ناگاتە سلێمانی لە ڕێیا وەفاتەکە. بەڵام ئیرادەتوڵڵا دوعای مسلمانان بۆم کەوتووەتە کار، ئەوەتە 3 ڕەمەزانی ترم دوای ئەوە بینیوە. خوایە لێو بەزیاوە بێ بەرەکەتی ئەو ڕەمەزانە و بەرکەوتۆم. و ئێستاش دقیقە ئەژمێرم، بڕوا بکە دقیقە ئەژمێرم بۆ شەوانی ئەخیری ڕەمەزان بۆ ئەوەی بەڵکو شەوی قەدرم بێ بە قسمەت و ئەو بەرەکەتەم بەرکەوێ. جا بۆیە پێویستە هەموو مسلمانان لە چاوەڕوانی لە خۆ ئامادەکردنا بن، هەروەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم عائیشە دایکی مسلمانان پێمانە فەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕەمەزان ئەهات ئەوەندە بە عیبادەتەوە مەشغوڵە بوو، ئەوەندە بە عیبادەتەوە مەشغوڵە بوو هەر وەکو ئێمە نەناسێ و نەیدی بینین، هیچ شتێکی لەبیر نەئەما ئیلا عیبادەت نەبێ. ئەفەرمێ بە تایبەتی کردواتەنی پشتێنی ئەبەست بۆش دەشەوی ئەخیر مزگەوتی بەجێ نەهێشت و نەهاتۆ ناو ئێمە، بەردەوام لە مزگەوت عیبادەتێ کرد. جا ئێمەش ئەگەر ئەمانەوێ لای خوا سەرفراز و ڕووسور بین، بەڕاستی فرسەتە. بەڕاستی چۆن کەسێک کاندیدە بۆ پەرلەمانی ئەچێ شەو و ڕۆژە خاتە دەمێک بۆ ئەوەی دەرچێ، ئەگەر دەرنەچێ زۆر خەفەتی پێخوا. من و تۆیش بە نەسی ئاەتی قورئان کاندیدین بۆ بەهەشت. بڵێ کاندیدەکە لەکوایە؟ لەم ئاەتە قورئانیەیە کە فەرمی ئەعوذ بالله من الشیطان الرجیم وسابقوا إلى مغفرة من ربكم وجنة أرضها السماوات والأرض أعدت للمتقين. أفرمي إيوة كانديدن پێش بڕکێ بکەن، هەوڵ بدەن، دەنگ بەدەست بێنن، دەنگ کۆکەنەوە. ئەبێ چۆن ئەبێ خوا لێو ڕازی بێ، ئەبێ کەسێبی دەوروبەرەکەش و لێو ڕازی بێ، واتە بێ مەواڵتنێکی ساڵابی بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی بەهەشت بەدەست بێنی. خۆ پەنا بەخوا کاندیدی ئێرە ئەگەر لە دەستی دەرچێ هەوڵە ئاجارێتی تاویزی کاتەوە یا دێتۆ ماڵی خۆی و بخۆی لێ دانیشێ. کاندیدی ئەوێ ئەگەر بەهەشتی لە دەست دەرچێ 100 چاڵی دۆزەخ لەو سێمیان نییە، یا بەهەشتە یا چییە؟ دۆزەخە. جا کەواتە بۆ ئەوەی نەکەوینە ناو چاڵی دۆزەخۆ ئەبێ بەڕاستی ئەم شەوانەی ئەخیر و ئەم ڕۆژانەی ئەخیر بە فرزەت بزانین و عیبادەتی تیا بکەین، بە عیبادەت ئاوەدانی کەینەوە بۆ ئەوەی خوا لە خۆمان ڕازی کەین و بەهەشت بە قسمەتیمان بێت و لەو کاندیدێمانە سەرکەوتوو بین کە خوای گەورە خۆی هەڵی بژاردوین و بە کاندیدی بەهەشت ناوی بردوین. ئینسان ئەتوانێت لە ماڵەکەی خۆی شازین وکاتەوە، هەر خاز نییە بە مزگەوتەوە فقط. ئینسان بەس لە مزگەوتە مەرج نییە زیندوی کاتەوە، بەڵام ئیعتیکاف تایبەتە بە مزگەوتەوە و زیندوکردنەوەی شەوەکانی قەدریش لە مزگەوتە ببێت پیرۆستر و چاکترە بۆ پیاوان، بەڵام بۆ خوشکان ئەبێ لە ماڵەوە بێت.
لە ماڵەوە باشترە بۆ ئەوان بەڵام ئێمە مسلمان زیندویکەینەوە بە عیبادەتی خوا یعنی چی لە ماڵ بێ چی لە مزگەوت بێت هەندێک کەسکەوە بۆی ناگونجێت بۆی ناکرێت لە بەرخاتری هەندێ مەسلحەتی ژیانی لەوە ئەچێ نەتوانێت بڕواتە مزگەوت پێویستیاتی وا ئەخوازێت ئەم ئینسانە لە ماڵەوە زیینوی کاتەوە لەوە ئەچێت ئەگەر بڕواتە مزگەوت ترسی کۆمەڵێ شتەیە لێ ڕوو بدا یعنی بۆیە لە ماڵیشەوە ئەتوانێت زیینوی کاتەوە بە قورئان خوێندن بە عیبادەت وەکو عەرزم کردی بەو شتانەی کە ئەبێتە مایە عیبادەت بۆ خۆی پەروەردگار و ئەبێتە مایە ڕەزامەندی خوا لەو ئینسانە و خۆی گەورە لی قبوڵ ئەکات. لە ڕاستی ئەمە مەساهێ من پەرستەکان زۆرن لەبەرەوە عیبادەت پەرستنی خی پەروەردگار وەکو ئەو پێناسەی کە زانایانی ئیسلام کردویانە ناوێکی گشتیە ئیسمێکی کۆکەرەوەیە تەواوی هەموو ئەو شتانی کە ئەبێتە مای بەدەستهێنانی ڕەزامەندی خی پەروەردگار و خۆشویستنی خی پەروەردگار بۆ کارێک پێ دەوترێت پەرستش و عیبادەت هەر یەکێک لەم کارانە ئەنجام بدرێت بۆ خۆی عیبادەتە بەڵام بیزات ئێمە ئەتوانین چەند پەرستشێک گرنگی و تایبەتمەندی خۆی پێ بدەین یەکێک لەوانە زیندووکردنەوەی شەوەکەیە بەخەبەربوون لەو شەوەدا بە نیەتی عیبادەت بۆ خی پەروەردگار ئەوە گرنگە ئێمە ئەو شەوە هەوڵ بدەین نەخەوین ئەگەر زۆر زەرور و پێویست نەبێ ئەو شەوە زیندوو بین و بەخەبەر بین وە لە عیبادەتا بین یەکێک لەوانە کە پێویستە ئێمە لەو شەوەدا ئاگامان لێ بێ بریتە لە چی بریتە لە قیام اللەیل واتە نوێشکردن ڕاستە پێغەمبەری خوا سەڵ و سامی خوای لەسەر بێ 11 ڕکات نوێژی کردووە لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزان بەڵام ئەمە دەستی مسلمانانی نەبەستووە بۆ ئەوەی کە تۆ لەو شەوە نوێژی زیادە نەکەی بۆیە ئەتوانی بە بەردەوامی هەتاکو نزیکی بەرە بەیان تا ئەو کاتێک کەیتە ترست هەیە گەیتە بەیانی بە 1 ڕکات نوێژی ویتر کۆتایی پێهێنی بەردەوام لە پێش ئەوە پەیتا تۆ ئەتوانین 2 ڕکات شەو نوێژ بکەیت و بەردەوام بیت ئەوە جۆرێکە لە عیباتەکان کە لەو شەوە بکرێت کە بریتە لە نوێشکردن جۆرێکی کەیان دوعایە یعنی بەڕاستی دوعاکردن گەورەترین عیباتی خی پەروەردگارە وەکو فەرمودەکانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئاماژەی پێکەن الدعاء هو العیبادە یاخود لە شوێنێکە فەرمێ ئەفضل العیبادە مخ العیبادە دوعاکردن یعنی بەڕاستی ئینسان دەهێنێتە مەقامێک کە هەست بە گەورەی خی پەروەردگار بکە شعور بە گەورەی خی پەروەردگار بکە و هەروەها لە هەمان کاتە یعنی بەڕاستی دەکاتە ئەو مەقامێک کە هەست بە کەمبوون و کەم و کورتی و تەقسیری خۆی ئەکا بۆیە دوعاکردن لەو شەوەدا مەقامێکی تایبەتی خۆی هەیە و پێویستە مسلمانان ئاگایان لێ بێ و گرنگی و تایبەتمەندی خۆی پێ بدەن و هەروەها زۆر ذیکرکردن یعنی بەڕاستی گرنگە لەو شەوا ئێمە ذیکری زۆر بکەین لە تەهلیلە و تەسبیح و تەحمید و ئیلە ئاخری لەو ئەذکارە مەسورانەی کە لە پێغەمبەری خوا سەڵ و سەلامی خوای لەسەر هاتووە ئێمە هەوڵ دێین ئەو ئەذکارانە بەردەوام پەیتا بیان کەین و دووبارەیان کەینەوە بۆیە بۆ هەر دانەیەکیان تایبەتمەندی خۆی هەیە و هەروەها تیلاوەی قورئان لەو شەوەدا گرنگە حتا پێغەمبەری خوا سەڵ و سەلامی خوای لەسەر بێ لە ڕەمەزاندا جیبریل عەلەیهی سەلام دووبارە قورئانی پێ دەور کردوێتەوە بە مەعنا کوردیەکەی خۆمان بۆیە زۆر خوێندنەوەی قورئان لەو شەوا زۆر گرنگە بۆیە هەندێک لە سەلەف خۆیان لە ڕازی بن لەو شەوا زیاتر قورئانیان خوێندووە زیاتر قورئانیان خوێندووە لە شەوەکانی کە قورئان خوێندن بە نیسبەت خەڵکی مسلمانەوە بەردەوام لە 12 مانگ کە بخوێنرێ و هیچ کاتێکی دیاریکراوی بوو نیە بەڵام لەو شەوە تایبەت و دیاریکراوە قورئانی زیاتر تیا بخوێنێتەوە ئەگەر تەدەبوری لەگەڵ بێ ئەوە چاکتر و باشتر و ئەحسەنترە بۆیە پێویستە ئێمە ئاگەمان لە تەدەبوریش بێت تەنها خوێندنەوە نەبێ و هەروەها سەدەقەکردن یا هەر جۆرێکی کە لە عیبادەت کە پێویستە بکرێ خاڵێک من حەزەکەم لێرە ئاماژەی پێ بدەم سەبارەت بەوەی کە ئەم عیبادەتانە جەماعین هیچ یەکێک لەوانە جەماعی نەبوون کە ئێمە باسمان کرد بەڵێ عیبادەتی جەماعیشمان هەیە بۆ نمونە حەلقاتی دیکر خوێندنەوەی قورئان و تەفسیرکردن و ڕاوەگرتن و هەڵوەسەکردن لەسەر ئەحکام و تەوجیهەکانی قورئان ئەگەر بە حەلقە بێ بە تایبەت کە ئێستا مزگەوتەکان ئاوەدانەکرێتەوە بۆ شەوی قەدر من لێرەیشەوە داوا لە مامۆسایانەکەم یعنی بەڕاستی هەوڵ بدرێ لە مزگەوتەکان زیاتر جەوێک دروست بکرێ کە مسلمانان هەر کەس لە ئاسی خۆی تاک بێتەوە بۆ ئەوی بەتەنها عیبادەت بکە نەبادا یعنی بەڕاستی بە محاضرات و ئەگەر چی ئەوانش پێویستن بەڵام گرنگی ئەو شەوە وامان لێیەکە ئێمە زیاتر تاک بینەوە بەتەنها عیبادەت بکەین ئەگەر لە مزگەوتیش بین لەبەرەوەی بتوانین بگەینە مەقامێک کە تەحقیقی شەوی قەدر بکەین
شەوی قەدر بەدەست بێنین و هەروەها ئەو خێرە زۆرەی کە لەو شەوا هەیە بتوانین فراهەمی بێنین. خاڵێکی تر هەر سەبارەت بە قەدر بۆ ئەوی یعنی بەڕاستی هەموو لایەک بتوانین تحقیق بکەین ئەویش بریتیە لە خوشکان. خوشکان تایبەتمەندی خۆیانیان هەیە. دایکان و خوشکان ئەگەر دیقەت بدەین یەکێک لە تایبەتمەندیەکانی خوشکان سووڕی مانگانەیە. جا لەوانەیە هەندێک خوشکان بە هەڵە لەو مەسئلەی حاڵی ببێتن. ئەگەر لە سووڕی مانگانە بن ناتوان بەشداری شەوی قەدر بکەن. نەخێر ئەوان ئەتوانن بەشداری شەوی قەدر بکەن تەنها ناتوان نوێش بکەن. ئەگینا ئەتوانن ئەو قورئانەی کە لە بەریانە باشە بیخوێننەوە، ئەو ئەذکار و تەسبیحانەی کە ئەتوان بیکەن بەردەوام بیکەن و هەروەها ئەو دوعا و پاڕانەوەی کە یعنی عیبادەتی گەورە بوون ئەمانە دەتوان ئەنجامی بدەن. بۆیە خوشکان ئەبێ ئاگیان لەو مەسەلەیە بێ با لە سووڕی مانگانێش بن ئەتوانن وەکو هەر موسڵمانێکی ئاسایی بەشداری شەوی قەدر بکەن و بگەنە ئەو ئاستەی کە تحقیقی بەدەستهێنانی شەوی قەدر بکەن. خاڵێکی تر هەر سەبارەت بە شەوی قەدر یعنی ئەمە وەکو لە طائیفێک حەزەکەم باسی بکەم زانیان ڕەحمەتی خۆیان لێبێ لە کۆی کەلام ئەڵێن کە فەخری ڕازی خوای لە ڕازی بێت ئەفەرمێ ئەوەی کە خوای پەروەردگار شەوی قەدری نەخستوەتە شەوێکی دیاریکرا و پەنهانی کردووە لە دەشەوەکەی کۆتایی کاکیە من ئەوەیە خوای پەروەردگار بۆ نمونە ڕەزابوونی خۆی لە ئیطاعا پەنهان کردووە بۆی مرۆڤەکان بگەنە ڕەزامەندی خوای پەروەردگار بەردەوام ئەبێ ئیطاعی خوای پەروەردگار بکەن و هەروەها تووڕەیی خۆی لە مەعاسیە لە سەرپێچی خوای پەروەردگارە پەنهان کردووە بۆی بەردەوام مرۆڤەکان خوایان لێ بە دوور بکەن و حەزەر بکەن و هەروەها خوای پەروەردگار لێخۆشبوونی خۆی مەغفرەتی خۆی لە تەوبە پەنهان کردووە بۆی ئینسانەکان بە یەک جار تەوبەکردن و نەزانگیرنە تحقیقی لێخۆشبوونی خوای پەروەردگاریان کردووە بەردەوام تەوبەکەن و ئینابەکەن و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار کەواتە ئێمە هەوڵ بدەین تەنها خۆمان ملزم نەکەین بە تەنها شەوێکەوە بەڵکو ئەم دەشەوە زیندووکەینەوە کاتێکی زۆر کەمە ئەتوانین بەدەستی بێنین بەڵام فەزڵ و خێرێکی زۆر گەورەی تێدایە. ئەو بەندایەتیانەی کە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئیشارەی پێکردوون و هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کردویان لە شەوانی قەدرە عایشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێ پرسیارم کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەرزم کردی پێغەمبەری خوا گە شەوانی قەدر هاتن و ئێمە ویستمان شەوانی قەدر زیندوو بکەینەوە چ دوعایە بخوێنین چی بکەین یەکەمین شتێک کە موسڵمان پێویستە بیکە بینی خۆی و خوا بەردەوام دوعا و پاڕانەوە بۆ خۆی بۆ ماڵ و مناڵی بۆ دەوروبەری بۆ ئومەتی ئیسلام بەگشتی دوعا بکە و بپارێتەوە ئەو دوعایی کە واردە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام فێری عایشەیەکە بۆی کە بیڵێتەوە و بۆ ئومەتەکەشی هەتا ئێستا و تا ڕۆژی قیامەتی ژەو دوعایە سنەتە کە موسڵمانان دووبارە و چەند بارە بیکەینەوە اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا یەکەمی شتێک کە موسڵمان لە شەوانی قەدرا شەوان زیندوو بکاتەوە بریتە لە دوعاکردن ئەم دوعایەش کە تۆ پاڕێتەوە لە خوای پەروەردگار خوای پەروەردگار تۆ هەمیشە دەرگای مەغفرەت و لێخۆشبوون و تەوبەت کراوەیە هەمیشە ئامادەی بەوەی کە عەبدەکان بگەڕێنەوە و داوای لێخۆش بکەن تۆ لێیان خۆشبی خوای پەروەردگاریمەش داوای لێخۆشبوون لە تۆکەین تۆش بە بەزەیی و لێبوردن لێمان خۆش بە ئەم دوعایە پاشان لە دوای دوعاکردن قورئان خوێندن پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام لە مانگی ڕەمەزانە و بە تایبەت لە شەوانی قەدرە هەمیشە خەریکی دراسەکردن و خوێندنەوە و وردبوونەوە بوو لە ئاەتەکانی قورئان لە هەر ئاەتێک کە باسی بەهەشتی ئەکرد کە باسی فەڕەح و خۆشی بەهەشت بوو پێغەمبەری خوا دڵخۆشە بوو زەردەخەنە بە لێویەوە دیار بوو بەڵام ئاەتانێک کە باسی خەشم و پێنی خوای پەروەردگار کە باسی جەهەنەم و ناڕەحەتیەکان و قۆناغەیەک لە دوایە کە ناڕەحەتەکانی جەهەنەم کە پێغەمبەری خوا فەرمێت بچاوی هاتە خوارەوە و پەنایەگەر لە خوای پەروەردگار بۆیە دوعاکردن قورئان خوێندن و ذیکر و یادی خوای پەروەردگار ئەوەندەی کە ئەتوانی ئەستەغفر الله الحمد لله لا اله الا الله سبحان الله و هەموو ئەو ذیکرانەی کە واردن لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا داهاتوون و بتوانین ئەگەر ئینسان بۆی بکرێت بتوانێت سەدەقە و خێر و خێرات لەو شەوانە ئەگەر کەسێک بتوانێت سەدەقە و خێرات بکە چۆن ئەجر و پاداشتەکانی تریش هەمووی بە ئەندازەی
هەشتا و ئەوەندە ساڵ ئەجر و پاداشمان بۆ ئەنووسێ و بێگومان قورآن خوێندنیش وایە زیکر و تەحلیلەکردنیش وایە و سەدەقە و خێر و خێراتیش وایە بۆیە گرنگە ئێمە چاو لە پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم شەوانی قەدر زیندوو بکەینەوە و هەمیشە وا بزانین کە ئێمە ناگەینەوە ڕەمەزانێکی تر سەر لە نوێ جارێکی تر شەوانێکی قەدرمان بەنسیب بێتەوە بەو ڕۆحێتەوە بچینە شەوانی قەدرەوە و ئەوەش ئەگەر بیەوێ شەوانی قەدری بەنسیب بێ بێت لە 20 مانگەوە لە شەوی 21ەوە بتوانێت ئەو شەوانە زیندوو بکاتەوە چونکە ئێمە دیار نییە حەدیسەکان هەندێکیانە فەرمونون شەوی 27 هەندێکیانە فەرمون 29 هەندێکیانە فەرمون 25 بەڵام لەبەرەوە کە دیار نییە شەوی 21 کامەیە بە دەقیقی بۆ نمونە کە ئەمساڵ هەندێک لە شوێنانەوەترە ڕۆژێکمان خواردو هەندێک ڕێن نەخێر مانگی شعبانسی بۆ مانی ڕەمەزان 29 لە کۆتاییە لە یەخرێ لەبەرەوە زۆر وازح نییە باشتر وایە کە مسلمانان لە شەوی 21ەوە دەستکەن بە زیندوکردنەوەی شەوانی قەدر بۆی ئەو ئەجر و پاداشتە فراوانیان بەنسیب بێ و لە کیسیان نەچێت. وڵای بەڕێز دەکەم ئەوەی کە زۆر زۆر گرنگ بێ سەحابیە دەچێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئەی پێغەمبەری خوا من زۆر حەزەکەم لە بەهەشتا دراوسەی تۆ بم بە ڕیوایەتە تریش هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەحابیەکە فەرمێ داوای شتێکم لێ بکە کە بۆت بکەم ئەلبەتە خزمەتێکی کردەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای شتێکم لێ بکە کە بۆت بکەم ئەویش ئەڵێ بابیری لێ بکەمەوە کە بیری لێ کاتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا تەنها یەک داوام هەیە ئەویش دراوسێتی و نزیکیم لە تۆ ئەفەرمێ ئەی ناکرێت شتێتر بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا لە غەیرەوە حیجی ترم ناوێ ئەفەرمێ ئەعنی بکەثرەتی السجود ئەفەرمێ دەی تۆش کۆمەکی داواکەی من کە بە زۆر سوجدەبردن بۆ ئەوەی لە قیامەتە دراوسەی من بیت جاکەواتە شەوانی قەدر و شەوانی ڕەمەزان بە تایبەتی ئەم دەشەوەی ئەخیر چەند پێمانەکرێت زۆر لە سوجدا بین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ أقرب ما يكون العبد من الله وهو ساجد فأكثروا فيه الدعاء ئەفەرمێ نزیکترین کات نزیکترین موقع نزیکترین شوێن لە خوای گەورەوە هی بەندە ئەو کاتەیە کە بەندەکە سوجدەی بردووە ئەفەرمێ ئێوەش لەو کاتا کە سوجدەتان بردووە زۆر دوعا بکەن جا لەسەر دوعاش دایکی مسلمانان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی پرسیاری کرد لە دەشەوی ئەخیر فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تۆ ئەوەندە بە گرنگی باسی شەوی قەدر دەکەی ئەگەر ئێمە شەوانی قەدر و شەوانی ئەخیری ڕەمەزان دانیشتین چی بڵین چی بکەین ئەو وەکیلی ئێمە پرسیاری لەو پێغەمبەریانە کرد صلی الله علیه وسلم نوری چاوانمان پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی ئەم دوعایە زۆر بڵێرەوە ئەی عائیش فەرمی بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا خوای گیان تۆ خۆت لێبوردەی حەزیشو لە لێبوردنە دەیکەواتە لێمان ببوورە جا بەڕاستی هەر کەسێ ئەم دوعا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ دوعایەکی مەئثورە بە سەنەدی صەحیح هەر کەسێ ئەم دوعا زۆر بڵێتەوە دڵنیا بێ کاتێک کە شەوی قەدری بەسەراتی ئەپەڕێ بەیانی خوا لە گوناهەکانی هەر هەمووی خۆش بووە و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ ڕەمەزان بە ڕۆژوو بێ ئیمانن واحتسابن و شەوی قەدر زینوو کاتۆ ئیمانن واحتسابن ڕۆژی لێ بێتۆ لە شەوی قەدرا غفر له ما تقدم من ذنبه ئەفەرمێ خوای گەورە لێی خۆشە بێ لە هەموو گوناهەکانی کە لەوە پێشکەوێتی حەجی کردووە واتە لاپەڕەیەکی سپی بۆ هەڵەداتەوە وەک ئەو کات و ساتەی کە لە دایکی خۆی داکەوتووە خوا بیکا بە قسمەتمان. شەوانی قەدر ئینسان بە چەند خاڵێک بە چەند شتێک شەوانی قەدر بۆ خۆی بەرنامە بۆ خۆی دابنێ پەرست و عیبادەتی تیا ئەنجام بدە ئەو بەجێهێنانی ئەم پەرستانە یەکەم بە بیرکردنەوە لە خۆی پەروەردگار بیرکردنەوە لە دەسەڵاتی خوا لە قودرەتی خوا ئینسان خوای گەورە بۆچی دروست کردووە بۆ عیبادەت وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون ئەم ئینسانە بە بیرکردنەوە لە دەسەڵاتی خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێش پێغەمبەرایەتی لە ئەشکەوتی حەڕا ئەچووە ئەوێ تەفەکوری ئەکرد بیری ئەکردەوە بۆیە بیرکردنەوە زۆر عیبادەتێکی گەورەیە بۆ ئینسان بۆیە سەحابە بەڕێزەکان ئەیان فەرموو بەڕاستی نور و ڕووناکی
ئیمان بە بیرکردنەوە زیندووکەنەوە. یعنی بەڕاستی بیرکردنەوەکو حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ 1 سەعات بیرکردنەوە لە قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردگار بەلامەوە باشترە لە عیبادەتی شەوێک شەو نوێش. یعنی سێرکە بۆ بیرکردنەوە ئەکا لە ئینسان خوا لە خۆی ڕازیکە و ئەکا لە ئینسان کە خۆشەویستی خوا لە دڵا بێ و ئەکا لە ئینسان تەوەکولی بەخوا هەبێ و ئەکا لە ئینسان بتوانێت بە دڵێکی زۆر خۆشەوە عیبادەتی خوای پەروەردگار بکات. یعنی خوای گەورە ئەگەر بە بیرکردنەوە سیرکردن ئەگەر یەکێک لەو شتانە یەکەم خاڵ بیرکردنەوە لەم شەوە بیرکردنەوە لە قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردگار بیرکردنەوە وفي أنفسكم أفلا تبصرون وەکو خوای پەروەردگار فەرمێ سێری نەفسی خۆتان بکەن. سیرکە خوای پەروەردگار چاوی پێداوی ڕۆژانە چەندەها ڕسمت بۆ ئەگری گوێی پێداوی چەندەها سەوتت بۆ ئەبیسێ و خەزنی ئەکا. یعنی سێرەکەی خوای پەروەردگار ئەم هەموو نیعمەتەی پێداوی نیعمەتی ئەقڵ نیعمەتی ئیمان یعنی ئەمانە هەموو ئینسان بیری لێکاتەوە کە خوای پەروەردگار زمانێکی پێداوە قسەی پێ ئەکا. يعني خوای پەروەردگار هەموو نیعمەتەکانی یعنی خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئەگەر ئێوە ئەتانەوێن نیعمەتەکانی من بژمێرن لا تحصوها ناتوانن بیان ژمێرن. جا بۆیە بە بیرکردنەوە نیعمەتەکانی خوا لا شیرینتر ئەبێت. نیعمەتی یەکێک لەو نیعمەتانە کە ئەگەر ئێمە بیری لێکردن نیعمەتی ئاو خواردنەوەیە. بە تایبەت لە ڕەمەزانە ئینسان زۆر تامەزرۆی ئاوە وانە زۆر تامەزرۆیە بۆ لەبەروی ئاوی لێ قەدەغە کراوە. دەی تۆ بێنە ئەم هەموو نیعمەتەکە خوای پەروەردگار بە من و تۆی بەخشیوە. ئەمە یەک. دوو قورئان خوێندن. قورئان خوێندن بەڕاستی زیندووکردنەوەی ئەم شەوانە بە عیبادەتی قورئان خوێندن. ئەم قورئان خوێندنە سەرەکەی لە سوورەی فاتحە 1400 پیتە یعنی سوورەتی فاتحە 1400 چاکەت بۆ ئەنووسرێت. 1400 چاکە بەس بە خوێندنی سوورەتی فاتحە. یعنی تۆ بێنە بەراوردکە بزانە چەند فەزلێکی گەورەیە خوای پەروەردگار بە تۆی ئەبەخشێ بەچی بە خوێندنی سوورەی فاتحە دقەیەک تا دوانت پێچێت ئەگە بە ئیسراحەت بخوێنی بە تەفەکورەوە بە بیرکردنەوە لی. وسوورەتی ئیخلاس کە سەیەکی قورئانە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم هیچ شێوە مەخەون تا سەیەکی قورئان بخوێن. سەحابەکان بەلایەنەوە قورس بوو تا پرسیاریان کرد فەرمووی سوورەتی ئیخلاس قل هو الله أحد سەیەکی قورئانە یعنی ختمە هەندێک لە فەرمودەکانە فەرمێ مەخەون تا ختمێک نەکەن. یعنی سێرەکەی ئینسانی مسلمان ئەو شەوانە زیینوکاتەوە بە قورئان خوێندن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شەوانی ڕەمەزانە لە شەوانی قەدرە بە زۆری قورئانی خوێندووە و خاڵێکی تر لەو خاڵانە ئینسانی مسلمان بە دوعا و پاڕانەوە بە دوعا و پاڕانەوە دوعا و پاڕانەوە بەڕاستی عیبادەتە. یعنی تۆ لەم شەوانە دوعا و پاڕانەوە زۆر ئەنجام بدە زۆر دوعا بکە. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. ئەفەرمێ ئەم دوعا زۆر بکەن. خاڵی کۆتایی و چوارەمیان ئەوەیە کە سەدەقە ئینسان شەوانی قەدر بە سەدەقە زیینوکاتەوە. لەوە چێت هەندێک کەس بڵێ جا باشە من ئەگەر عیبادەت بکەم چۆن ناتوانم سەدەقەم نا ماڵی فەقیر هەیە ماڵی کەس هەیە پێویستیانە احتیاجن بڕۆ لە شەوانی قەدرا کە عیبادەت چەند گەورەیە بڕۆ ماڵەکان بەسەر کەرەوە هاوکاریان بۆ بە یارمەتیان بدە. یعنی سێرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ سەدەقە و خەیر ئینسان ئەیکات ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ من پێم خۆشە بچم بەدەم ئیشی برایەکی مسلمانمەوە جێبەجێی بکەم ئیش و کارەکەی بۆ جێبەجێ بکەم لە عیبادەتی یەک مانگ لە مزگەوتەکەی خۆمە. یعنی بێنە بەراورد کە چەند گەورەیە ئەم فەزڵە ئینسان بەدەستی ئێنێ. بۆیە سەدەقە و خێر ئەبێتە مایەی لاچوونی بەڵاو مصیبەت بەسەر ئینسانەوە. بەڵاو مصیبەت لەسەر ئینسان لا ئەچێت بەڕاستی ئەم سەدەقە و خێرە. سەرەکەی ئیبن جەوزی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سیفەت السەفوەدا قسەیەکی جوانمان بۆ ئەکا کە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ بەسەرهاتێکمان بۆ گێڕێتەوە کۆتایی پێئینین بەسەرهاتەکەیش ئەوەیە ئەفەرمێ کابرایەکە مناسرا بوو بە ئیبن فورات. ئەم ئیبن فوراتی وەزیری پێوترا ڕقی لە کابرایەک بوو زۆر جار پیلانی دانا بۆ ئەوی کەوا ئازیەتی بکە بۆی لێی بدا بۆی لە ناوی ببا سەرەکەی هەموو جار بۆی ڕێگنێ ئەکەوت. ئەفەرمێ شەوێکیان خەوی بینی ئیبن فورات لە خەویە ئەم پیاوەی گرتووە و بەستوویەتیەوە بە دارێکەوە و بە تیر و بە شمشێر لێ ئەدا هەرچی تیر و شمشێری لێدا کولێرەیەکی پێیە بەر کولێرەکە ئەکەوێ و هیچ زەرەری پێ ناگەێنێ کە خەبەری ئەبێتەوە بەیانی هەواڵیە پرسیەوە چه بانێکە ئەڵێ من شتێکی وان بە تۆ بینیوە ئەڵێ وەڵاهی من دایکم لە دنیاە هەتا دایکم مابوو هەموو ڕۆژێک کولێرەیەکی بۆ ئەکردم بەخێر دیارە لەو زمانە خەڵک فەقیر بووە پێویستی بە احتیاجی نانوشتی وا بووە ئەفەرموو کولێرەیەکی بۆ ئەکردم بەخێر کە خوای گەورە لە بەڵاو مصیبەت من پارێزێ و خود لە دوای وەفاتی دایکیشم خۆم هەر ئەو بڕیارم داوە ئەو کولێرە ئەەکەم بەخێر من وا هەست دەکەم بوونی ئەم سەدەقەمە
کردنی ئەم سەدەقەیە ئەم پارێزە لە بەڵاو مصیبەت لە دنیاە جا بۆیە ئینسانی مسلمانیش لە شەوانی قەدرە ئەم عیبادەتانە ئەنجام بدا ئینشاءالله خۆی پەروەردگار دەروی خێری لێ ئەکاتەوە و دڵی خۆشەکە بە ڕەحمی خۆی لە کۆتاییڵێن یا ڕەبی خۆیان لێمان خۆشبی لە گوناهمان خۆشبی ڕەحممان پێ بکەی بەر ئەو شەوەمان بخەیت و خی گەورە لە هەمومان خۆش بێ و آخر دعوانا الحمد لله رب العالمين